بەتایبەتی دکتۆرە بەڕێزەکان چۆن پێش نەشتەرگەری ئەو نەخۆشەی ئامادەکەین لە بۆ نەشتەرگەری چونکە بەڕاستی نەخۆشێک کە شەکرەی هەیە جیاوازەکە لەگەڵ نەخۆشی کە شەکرەی نییە لە بۆ کاتێک کە نەشتەرگەریکی توش دەبێت ئەو نەخۆشانێکەوە شەکرەیان هەیە زۆر گرنگە بە دکتۆرەکان بڵێن بە نەشتەرگەرەکەی بڵێن کەوا ئەمن شەکرەم هەیە چونکە کە شەکرەی هەبوو زۆر فاکتەر هەیە کاریگەری دەکاتە سەر دەرئەنجامی پاش نەشتەرگەری ئەوانەی کە شەکرەیان هەیە ئەو نەخۆشانەی شەکرەیان هەیە زیاتر معرضن لە بۆ التهابات پاش نەشتەرگەری لەوانەیە التهابات برینی التهابات کە لەوان برینیەکەی یەک نەگری لەوانەیە زیاتر لە خەستەخانە بمینێتەوە لەوانەیە جاری وایە تووشی مزعفاتی تریش دەبنەوە و بۆیە زۆر گرنگە هەم لە بۆ نەخۆشەکان هەمیش لە بۆ دکتۆرەکە ئەو خاڵانە ڕەچاو بکەن چۆنێتی نەخۆشەکەی ئامادە بکەن لە بۆ نەشتەرگەری بە شێوازێکی زانستی. زۆر باسی کرد و چەندین شتێ ناوتەپارسەوە بەسەرەوە ئەوە یەکێ جارێکی من شتێکم لەسەر ئەو مۆزوعە گوێرە و یاش کێشەی چوام تقریباً هەبوو بەس بەو دەرجەوە تو نەبوو بەڵام من پێم باشە کۆمەڵە منداڵێک کەمش بێ بەڵام بنێتێکی باک بێ ئەوە ئەکەی مهرەبانی لە دەستوریدا دانرایە کەوا لەسەر دوو تەوەری سەرەکی ئیش دەکەین یەکەمینیان چارەسەرکردنی نەخۆشەکان دووەمینیان زیادکردنی هۆشیاری تەندروستی ئامان زمانەکەوە بە هەموو شێوازەکی سەردەمیانە هۆشیاری تەندروستی زیاد بکرێتن ئەوانش کە لە بۆ زیادکردنی هەم بانگشتکردنی زیاتری خەڵکانی خێرخواز کە تاوەکو بێن خۆیان بکەنە شەریک لەو خێرە گەورەی دەیکەین و هەم بە زیادبوونی پشکە خێریەکان نرخی دەرمان و تاقیگە و نەشتەرگەریەکانی شەرزانتر دەبی و هەم هەندانەکی لە بۆ دکتۆرەکانی تریش بێن یارمەتی مهرەبانی بدەن و تاوەکو بە هەمومان بتانین خزمەتی نەخۆشی هەژار بکەین. لای خەڵکیش هەر قیمەتیشی زۆری دەبێت دەستی خۆی دەستەکە لەوە کە بەدەستی خۆت دیان لێ بۆی هەست پێ بکەی کە بزانانی ئەمە چەند زۆدیان بۆ